لەسەر جێبەجێکردنی تەوتینی موچە لە ڕێی بەغداوە داوایەک ئاراستەی یەکێتی دەکرێت. ئەمریکا پێگەی خۆی لە ڕۆژاوای کوردستان بەهێزتر دەکات و گومانەکانی کشانەوەش لاوازتر دەبێت. ژمارەیەکی زۆری دیکەی فەرمانبەران هاوشێوەی بەغدا خانەنشین دەکرێت و ستاندەر ڕاگررتنی هاوتاکردنی موچەی چینێکی دیکە ئاشکرا دەکات. دارا محەممەد ئەمین وەزیری پێشوو لە حکوومەت یاڕێمی کوردستان داوا دەکات دوای هەڵبژاردن یەکێتی لە بڕیاری تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕێی بەغداوە پاشگەز نەبێتەوە و ئەگەر ڕازگۆ بێت لەگەڵ دروشمەکانی دەبێت داکۆکی لە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم بکات. جێی باسا لە ماوەی بانگەشەی هەڵبژاردن بە بڕیاری بافڵ تاڵەبانی دابەشکردنی فۆرمی هەژماری من لە سنووری سلێمانی ڕاگیرا و داواکرا خەڵک ئەو فۆرمە پڕ نەکاتەوە و بەڵێندرا پرۆسەی تەوتین لە ڕێی بانکە فیدراڵیەکانی عێراقەوە لە سنووری سلێمانی ئەنجام بدرێت و تا ئێستا دیار نییە یەکێتی دوای هەڵبژاردن لەسە پرۆسەکە سوور دەبێت یان دەچێتە ژێرباری جێبەجێکردنی پرۆژەی هەژماری من. لە 3 ڕۆژی ڕابردوودا سوبای ئەمریکا لە ناوچەکانی ئیدارەی ڕۆژئاوای کوردستان ڕێکاری سەربازی نوێی گرتۆتە بەر و پێگەکانی خۆی تۆکمەتر کردووە. بەپێی زانیاریەکان لەو ماوەیەدا 5 فڕۆکە و 7 بار هەڵگری سەربازی چەک و تەقەمەنیان لە بنکە سەربازیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستانەوە ناردووە بۆ بنکەی ئەمریکا لە سنووری باشووری حەسەکە لە ڕۆژئاوای کوردستان. ئامادەکاریە سەربازیەکانی ئەمریکا لە باکوور و خۆرهەڵاتی سووریا دوای ئەوە دێت گرژی نێوان گروپەکانی بەرەی مقاومەی نزیک لە ئێران و سوپای ئیسرائیل پەرەیان سندووە. گومانەکان بۆ مانەوەی درێژخانی سوپای ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان زیاتر کردووە. سادق عوسمان وتەبێژی خانەنشینی کوردستان لەبارەی کەمکردنەوەی تەمەنی خانەنشین بوون هاوشێوەی بەغدا ڕاگەیاند ئێستا کار لەسەرەوە دەکەن کە تەمەنی خانەنشینی بکرێت بە 6 ساڵ. هەروەها قۆناغی دووەمی خانەنشینان کە ئەوانەی پێش ساڵی 2004 دەگرێتەوە و هێشتا ڕێنماییەکان بە تەواوەتی نەهاتوون. نابرا وتیشی دەنگۆی ئەوەش هەیە موچەی مانگی 11 بە هاوتاکراوی لەگەڵ بەغدا بنێردرێت. ئەوە لە کاتێکدایە بە بڕیاری حکوومەتی هەرێم و لەسەر پێشنیازی وەزارەتی پێشمەرگە بڕیاری هاوتاکردنی موچەی خانەنشینانی سەربازی لە هەرێمی کوردستان ڕاگیراوە بە بیانووی ئەوەی جێبەجێکردنەکەی زیان لە موچەی هەزاران خانەنشین دەدات.